بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إما خاوني بيامكين كبيامي إسلام وخاوني بيغمريكين كبيغمري خواه صلى الله عليه وسلم فيري آداب وروشتي جوان مانكا یەکێک لەو ئاداب و ڕەوشتانە یا یەکێک لەو جیلانەی کەوا پێغەمبەری خوا فێرمانەکە ئەویش ڕیسپی و بەتەمەنە لە ئیسلامە چۆن ڕێزی لێ دەگیرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خەیڕوکم من طال عمره وحسن عمله، باشترین کەسێک ئەو کەسەیەکەوە تەمەن درێژ بێ و پاشان عەمەلیشی عەمەلی باش و عەمەلی چاک بێ، چونکم تەمەن درێژی و پیر و ڕیسپێتی لە ئیسلامە حورمەت و ڕێز و تایبەتێکی خۆی هەیە، بە تایبەتی کەسێکەوە لەگەڵ یا عەمەلی چاک و کردەوەی باشی هەبێ. پیر ئەو جیلەیە ئەتوانین بڵێن وەکو کوردەواری ئەڵێ کە شەیتان وازی لێ هێناوە، بەتەمەن ئەو جیلەیەکەوە شەیتان تمۆحی تیای نییە مەگەر پیرێکەوە تەمەنێک بە تەمەنێکەوە خوانە ناسێ و ئیلتیزامی دینی نەبێ، وەکو کوردەواری ئەڵێ عەقیبە شەڕ بێ. ئەگینا بەتەمەنەکانمان فەرهەنگن لە وڵاتە لە نێو کۆمەلگادا، بە تایبەتی لە نێو ئێمەی موسڵمان و کۆمەلگای ئیسلامیدا، و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگی پێدا و زۆر ڕێزی بەتەمەنەکانی گرتووە و ئێمەش فێرەکە ڕێزیان بگرین. من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا وياخذ لفرموديكي ترى ويعرف كبيرنا فليس منا. فێرمانەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن کەوا گەورەکان ڕەحم و سۆزیان هەبێ و بەزیان هەبێ بە بچووکەکانە و بچووکەکانیش ڕێز لە گەورەکان بگرن، حورمەتی بەتەمەنەکان بگرن، حورمەتی ڕیسپیەکان بگرن، چونکم ڕیسپیەکان لە نێو لە هەر کۆمەلگایەکە هەبن جێی ڕێز و حورمەتە و ئیسلام زۆر ئیحتیمامی پێداوە. هەر کاتێک خەڵک لە ئیسلام دوورکەوتەوە ئیلتیزامی دینی نەما، ئەو کاتە بۆ خۆی دارولعەجەزە یا خانەی بە ساڵاچوان پڕ ئەبێ لە بەتەمەن و پڕ ئەبێ لە پیاوی ڕیسپی و پڕ ئەبێ لەوەی کەوا تەمەنێکی کردووە. بەڵام ئیسلام ئەو ڕێگەیە قەتعەکە بۆ ئەوەی ئێمە ڕێز و حورمەتیان بگرین. حتا لە زانستی فەرمودەشە کە زانایانی فەرمودەناس کە باسی گەشتە ئاسی تەمەن بە تەمەنەکان پێش ئەخەن ئنجارەک و دوایی تەمەن بچووکەکان. ئەمە ئیسلامە ئێمە فێرەکە کە ڕێز لەو جیلە بگرین کە حورمەتیان بگرین، چونکم سۆز و بەزەی بەرامبەر بە تەمەنەکانمان بەرامبەر بە ڕیسپیەکانمان ئادابێکە یا ڕەوشتێکە لە ڕەوشتەکانی ئیسلام و سنەتێکە لەسەر سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئێمە حورمەت و ڕێزیان بگرین. بۆ لەبەر ئەوەی کە ڕیسپیەکان ئەتوانین بڵێن فەرهەنگی عەقڵ و فەرهەنگی ئەوەن کەوا تەجروبەیان لێوەربگرین، قسەیان لێوەربگرین، ئیسفادە و سودمەند بین لە عەقڵەکانیان. حتا ئینسانی بەتەمەن و ڕیسپی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە ڕێزی گرتووە لە نوێ حتا لە عیبادەتیشە حسابی بۆ کردووە، لە عیبادەتە حسابی بۆ کردووە. پێمانە فەرمێ ئەگەر یەکێک لێەوە بەرنوێژی کرد، ئیمامەتی کرد، ئاگاتان لە دواتانەوە بێ لەو سەفانەی کە لە دواوەن فإن وراءه الكبير والمريض وذا الحاجة. لە دوای ئیمامەکۆ خەڵکی بەتەمەن هەیە، خەڵکی ڕیسپی هەیە ناتوانێت خۆی بە پێوە بگرێ، خەڵکی نەخۆش هەیە و خەڵکی خاوەن پێداویستی هەیە. بۆیە حتا لە نوێژ و عیبادەتەکانیشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە ئاگامان لە بەتەمەن و ڕیسپیەکانمان بێ، حورمەتیان بگرین لە عیبادەت و خواپەرستیە و پاشان لە سەلامکردنە. پێغەمبەری خوا فێرمانەکە ڕیسپیەکانتان لە سەلامکردنە مێڵن پێشتان بکەوێ، مێڵن پێشتان بکەوێ، ئێوە زووتر سەلامی لێ بکەن. یوسەلم الصغیر على الكبیر. یەکێک لەو قاعیدە یا لەو ڕەوشتە بەرزانەی کە پێغەمبەری ئیسلام فێرمانەکە ئەوەیە کە بچووکەکانتان یا کەم تەمەنەکانتان ئەوانەی تەمەنی کەمترە زووتر سەلامکەن لە بەتەمەنەکان. چاوەڕێمەکە پیاوێکی بەتەمەنی ئەختیار، پیاوێکی ڕیسپی ئەچیتە مزگەوتێک لە کۆڵانێکە لە جادە و شەقامێکە لە شوێنێکە، چاوەڕێمەکە ڕیسپیەکە سەلامت لێ بکە، چاوەڕێ بکە گوێبیستی فەرمودەکەی پێغەمبەری خوا بە صلی الله عليه وسلم کە پێمانە فەرمی یوسەلم الصغیر على الكبیر. با بچووکەکان
یعنی بەتەمەن کورتەکان گەنجەکان سەلامکەن زووتر لە بەتەمەنەکان و لە ڕیسپیەکان. ئەوەش حرمەت و ڕێزێکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایناوە بۆ بەتەمەن و ڕیسپیەکانمان. لە هەمان کاتە ئاگال لی بێ لە قسەکردنا قەت پێشی بەتەمەن مەکەوە، وەکو چۆن دائانیشی لە مەجلیسێکا پێشی مەکەوە با لە سەروی مەجلیسۆ دابنیشێ، چونکم ئیسلام وا فێرمانەکە ڕیسپی و بەتەمەنەکانمان هاتنە هەر مەجلیس و کۆمەڵگایەکەوە ئەبێ لە سەروی خۆتۆ دایبنی. بە هەمان شێوە پێغەمبەری خوا فێرمانەکە صلی الله عليه وسلم لە کاتی قسەکردنیشا ئاگاتان لێ بێ پێشی بەتەمەنەکان مەکەون، چونکم جارێکیان گەنجێک و بەتەمەنێک پیاوێکی پیر و ئەختیار لەگەڵ گەنجێکە هاتن بۆ لای پێغەمبەری خوا بۆ قەزەیەک و باسکردنی مەسائلێک. یەکسەر گەنجەکە دەستی کرد بە قسەکردن، فەتەکەلەمە الشەباب قبل الشەیخ. یەکسەر شەبابەکە یا گەنجەکە دەستی کرد بە قسەکردن پێش ئەوەی پیاوە پیرەکە قسە بکە. پێغەمبەری خوا فەرمی کەبیر ڕێزێ و پیاوە پیرە بگرە، ئەو بەتەمەنە بگرە، ئەو لە تۆ گەورەترە. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ بە سەحابەیەک دەفەرمێ یاخود بە گەنجێک دەفەرمێ یا بەم گەنجە ئەفەرمێ کەبیر، ئەوە قاعیدەیە بۆ من و تۆ، بۆ ئومە ئیسلامی و بۆ ئەوەی کە شوێنکەوتەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەبێ ئەم ڕەوشتە بەرزانەی کە پێغەمبەری خوا بەرامبەر بە بەتەمەنەکانمان بەرامبەر بە ڕیسپیەکان ئەنجامی دەین، من و تۆش ئەو ڕێز و حورمەتە بگرین. و پاشان ئاگامان لێ بێ بەڕێزانم، هەر کەسێک ڕێز لە بەتەمەن و ڕیسپیەکان بگرێ خوا ڕێزی ئەگرێ. پێغەمبەری خوا پێمانە فەرمێ هەر گەنجێک ڕێز لە بەتەمەنەکان بگرێ خوا قەرەبووی بۆ کاتەوە کاتێک کە پیر بوو ڕێزدارە بێ، کاتێک کە پیر بوو خەڵک ڕێزی لێگرێ. بۆیە ئینسانی بەتەمەن و ڕیسپی لە ئیسلامە حورمەت و ڕێزێکی تایبەتی هەیە، حتا لە کاتی شەڕیشا پێغەمبەری خوا پێمانە فەرمێ ئەگەر چوونە شەڕ و جەنگ و جیهاد ولا تقتلوا وليدا ولا شيخا كبيرا، ئاگاتان لێ بێ مناڵ مەکوژن و دەستدێژی و کوشتن و یاخود عەزێتی بەتەمەنە پیرەکان و ڕیسپیەکان مەدەن، لە شەڕیشا حسابی بۆ کراوە. بۆیە کەواتە من و تۆی مسڵمان هەرێکێ لە ئاستی خۆمانەوە ڕیسپیەکە بینین دەبێ ڕێزی بگرین، لە ماڵمانە ڕیسپیەک هەبێ ئەبێ حورمەتی بگرین، چونکم البەرەکەت مع ئەکابیرهم، بەرەکەتی ماڵ مەجلیس وڵات لە ڕیسپیەکانایە لە بەتەمەنەکانایە، چونکم وەکو باسم کرد بەتەمەن و ڕیسپیەکانمان فەرهەنگی زانست و زانیاری و تەجروبەن. ئومێد دەکەم هەموو لایەکمان ڕێزی ڕیسپی و بەتەمەنەکانمان بگرین، ئاوا پێغەمبەری خوا فێرمانەکە ڕێز و حورمەتی بەتەمەن بگرن، ڕیسپیەکانتان بگرن بۆی بەرەکەتدار بن. خوای گەورە هەموو لایەکمان عاقبەت خێرکە. السلام علیکم ورحمة الله وبركاته.